لەم هەڵبژارنەدا لە تورکیا 53 ملیۆن و 741 هزار کەس مافی دەنگدانیان هەیە و لەو ڕێژەیەش نزیکەی 2 ملیۆن و 867 هزار کەسیان لە دەرەوەی وڵاتن. پەرلەمانی تورکیا لە 550 کورسی پێک دێ و لە هەڵبژاردنەکانی ئەم جارە 20 پارتی سیاسی و 165 کاندیدی سربەخۆ بۆ بەدەستهێنانی ئەو 550 کورسیە ململانی یەکتر دەکەن. بەڵام بە گوێرەی زۆربەی ڕاپرسیەکان زۆرینەی دەنگدەرانی تورکیا بەسەر 4 پارتی سەرەکیدا دابەش بوون. ئەو پارتانەش بریتین لە پارتی داد و گەشەپێدان ئاکەپە، هەروەها پارتی گەلی کۆماری جەهەپە، هەروەها پارتی بزوتنەوەی ناسیۆنالیست مەهەپە، هەروەها پارتی دیموکراتی گەلان هەدەپە. بەڵام ململانی سەرەکیەکە لە نێوان ئاکەپە و هەدەپەدایە. ئاکەپە بەنیازە زیاتر لە 330 کورسی لە نێو پەرلەمانی تورکیادا بۆ خۆی مسۆگەر بکات بۆ ئەوەی بتوانێت سیستەمی سیاسی تورکیا لە پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی بگۆڕێ و هەدەپەش دەیەوێت بربەستی لە سەدادا تێپەڕێنێت. تورکیا 81 پارێزگای هەیە. هەر پارێزگایەکیش بازنەیەکی هەڵبژاردنە جگە لە 3 پارێزگای گەورەی وەک ئیستانبول و ئەنکەرە و ئیزمیر کە ئیستانبول 3 بازنێ و هەریەکە لە ئەنکەرە و ئیزمیر هەریەکەیان 2 بازنی هەڵبژاردنیان هەیە. ئیستانبول نزیکەی 10 ملیۆن دەنگدەری هەیە. لە ئیستانبولدا چارەنووسی 88 کورسی پەرلەمانی لەو پارێزگای یەکلایی دەکرێتەوە. هەر 4 حزبە سەرەکیەکە ژمارەیەکی زۆر دەنگدەریان لەو پارێزگای هەیە، بەڵام ڕکابەری لە نێوان جەهەپە و ئاکەپەیە. بۆ پێی لە نێوان 4 بۆ 5 ملیۆن کورد لەو پارێزگایەدا بوونیان هەیە و دەژین. هەدەپەش بەنیازە ژمارەیەکی بەرچاوی کورسی ئەو پارێزگایە بۆ خۆی مسۆگەر بکات. سەلاحەدین دەمیرتاشیش هاوسەرۆکی هەدەپە لە ئیستانبول خۆی کاندید کرد. دوای ئیستانبول ئەنکەرە بە 32 کورسی و هەروەها ئیزمیر بە 26 کورسی زۆرترین کورسیەکانی پەرلەمانیان بەرکەوتووە. بەپێی زۆربەی ڕاپرسیەکان و هەروەها بەپێی ئەنجامی هەڵبژاردنەکانی خولەکانی پێشوو پارتەکانی جەهەپە و مەهەپە بنکەی جەماوەریان لە پارێزگاکانی ڕۆژئاوا و باشووری ڕۆژئاوای تورکیایە و لەو پارێزگایە لەگەڵ ئاکەپەدا لە ململانێدان. هەر بەپێی ڕاپرسیەکان و ئەنجامی هەڵبژاردنەکانی پێشوو ئاکەپەش لە 15 بۆ 20 پارێزگای ناوەڕاستی تورکیا لەوانە کۆنیا، سێواز، کەیسەری و ئەرزەڕوم زۆری نەدەهێنێت. لە ناوچەکانی باکووری کوردستانیشدا ململانێ لە نێوان هەدەپە و ئاکەپەیە. هەرچی هەدەپەیە بەپێی ئەنجامی دوو هەڵبژاردننی پێشوو هەروەها بەپێی ڕاپرسیەکانی ئەم دوایانەش لە 12 پارێزگای باکووری کوردستان زۆرینەی دەنگەکان بەدەست دەهێنێ و دەتوانێت زۆربەی کورسیەکانی ئەو پارێزگایانە بۆ خۆی مسۆگەر بکاو. ئەو 12 پارێزگایەش خاوەنی 54 کورسین و بریتین لە پارێزگاکانی ئامەد 11 کورسی، وان 8 کورسی، مێردین 6 کورسی، نێل 4 کورسی، سێرد 3 کورسی، شرناخ 4 کورسی، جولەمێرگ 3 کورسی، ئاگری 4 کورسی، ئێغدەر 2 کورسی، موش 3 کورسی، بەتلیز 3 کورسی، قارس 3 کورسی. هەدەپە لە پارێزگاکانی ڕەحا و دیلۆک و چەولک و دێفمیش لە ململانەیەکی سەختدا لەگەڵ ئاکەپە و لە پارێزگاکانی مێرسین و ئاداناش لەگەڵ جەهەپە لە ململانێدایە. هەدەپە چەند دەنگی پێویستە بۆ ئەوەی لە سەدادا تێپەڕ بکات. وەڵامی ئەم پرسیارە کەوتووەتە سەر ئەوەی لە سەدا چەندی ئەو کەسانەی مافی دەنگدانیان هەیە بەشداری لە هەڵبژاردنەکاندا دەکەن. هەرچی ڕێژەی بەشداری لە هەڵبژاردنەکاندا زۆرتر بێت هەدەپە پێویستی بە دەنگی زیاتر هەیە. بەپێی ڕاپرسیەکان لە نێوان لە سەدا 77 بۆ لە سەدا 83 ئەوانی مافی دەنگدانیان هەیە بەشداری لە هەڵبژاردنەکاندا دەکەن. ئەگەر بێت و لە سەدا 77 بەشداری بکەن ئەوە
هەدەپە ئەوەی بربەستی بۆ ئەوەی بربەستی لە سەدادا تێپەڕ بکات پێویستی بە چەند دەنگە پێویستی بە 4,360,000 دەنگ هەیە یان ئەگەر بێت وەک پێشبینی کراوە لە سەدا 83 بەشداری بکەن هەدەپە ئەو کاتە پێویستی بە زیاتر لە 4,700,000 دەنگ هەیە.